ئێمە بەفعلی مەترسی ژیانمان لەسرە داواکارن لە بەڕێستان کە دەرماڵی مەترسیمان بۆ خەرج بکەن وەک ساڵانی ڕابردوو و هەروەها دەرماڵە مەترسیەکان هاوتا بکرێن وەک دەرماڵە مەترسیەکانی حکوومەتی عێراقی فدرال بۆیە داواکارن بەدەم داواکاریەکانمانەوە بێن و دەرماڵەکانمان بۆ خەرجکەن یەک دەرماڵی مەترسیمان هەیە ئەویش ئەو دەرماڵەیە کە بەکاردێنرێ بۆ ئەو مادە ژەهراوی و قەرکەرانەی کە بۆ لە ناوچوون بەکاردێن هەڵوێستی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی دارایی بە برپرسیار دەزانین لە کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی لە شار و شارۆچکەکانمان و هەروەها هۆکاری نەخۆشی و دەرد و ئافات بۆ ڕێژەی سەوزایی هەم لە کارتە تایبەتەکان و هەم لە کارتە خشتەکان دەچەوسێندرێنەوە ئەوەی ئەمڕۆم گربوونەوە هەیە کە کرێکاران داوای گەڕانەوەی سەتاسیەکانیان دەکەن من وەکو خۆم 100% پشتیوانیان دەکەم ناکرێ ئەم سەتاسیە لە سلێمانی بدرێ بەڵام لە ئیدارەی ڕاپەڕین بە کرێکارەکانمان نەدرێ ئەمە مافێکی سەرەتایی خۆیانە ئەمە کرێکارانە دێن باخەکانمان بۆ جوان دەکەن شەقامەکانمان بۆ جوان دەکەن بەڵام ئێمە دین لە باتی ڕێزیان بگرین لە ڕۆژی 16 چوار کە ڕۆژی ژینگەیە ئێمە هاتووین لە باتی ڕێزلێنان هاتووین موچەکانمان بڕێوین هاتووین مافەکانیان بۆ ناگێڕینەوە بۆیە زەرورە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومان وەکو ئەندام پەرلەمانەکان وەکو ئیدارەی ڕاپەڕینی بەڕێز بتوانن ئەم مافان بۆ بجێڕنەوە ئەوانەی کە ئەوان هاتوون داوای دەکەن داوای مافێکی سەرەتایی خۆیان دەکەن نەهاتوون داوای مافی زیاتر بکەن بۆیە دەکرێت پێیان بدرێ و هاوکاری بکرێت مەترسیمان لەسەرە مەترسی لەسەر دار بەربوونەوەمان لەسەرە کەچین سەرداری بۆ بڕینی داری بەرزمان هەیە مەترسی چارەمان هەیە مەترسی مار و دووپشکمان هەیە مەترسی دەرمانی خڕکەرمان هەیە تێگەیش کاکە ئەو جار پاشی بینی چکە تەپۆ و مێشولی دنیا دەباری تەپۆ مێشولە هەر کوێراییماندا دێ بێت سەر جارێبین بجارێ بکەین جەنەمامی هەڵقانینە قوڵ نەمامی چاکەین دەورەی نەماما بدەینەوە ینی ئەنوا ئەشکارێمە ئەومانێ دەرماڵی مەترسیمان براوە هۆکارەکە چییە جار لە هەموو شوێنێک بەس دەرماڵی ڕاپەڕین دەرماڵی مەترسی ڕاپەڕین براوە